وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان ماوەی ساڵێکە خۆتان دەزانن ئەم نەخۆشیە ڕووی کردووە لە وڵاتەکەمان. کورتەباڵەکان ژیانێکی خراپیان هەیە لە ڕووی بواری داراییوە، لە ڕووی بواری کۆمەڵایەتیەوە، لە ڕووی بواری تەندروستیەوە، لە هەموو بوارەکانە. ئێمە بۆ یەکە لێرەوە ئێوەمان بان کردووە بە ماوەی ئیمساڵ لە کار و چالاکیەکانی خۆمان چیمان کردووێ، یان بە تایبەتی کورتەباڵەکان لەم کاتەدا خۆتان دەزانن لە ڕووی موچەوە موچەیەکی هەیە 100,000 دینارە، 100,000 دیناری پێڕەوا نابینێ بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە ئازانی ساکە لە مفەوەزاتان لە بەغداد ئێمە شاوەڕانی ئەوەکەین لەم کاتەدا. ئێمە لە ڕێپێوانەکاندا لەم ڕێپێوانانەدا بەڕاستی هیچ کاریگەریە ناکە لە شاری سلێمانی ئێمە چی بکەین ئیلا لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێرە بکرێت و گوشار بکەینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتەدا. ئێمە بۆ یەکە بەڕاستی کورتەباڵەکان لە ماوەی ئیمساڵدا کاگەردیە زانین ڕیپۆرتاژێکی لەسەرمان کردووە 220 کورتەباڵە وازیە ناوە لە زەواجی هەڵوەشانێتەوە. ئەمەش عوباڵیەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتەدا. خۆتان دەزانن 150,000 یان 100,000 دینار کورتەباڵە ژیانی پێ ناڕاتە ڕێوە. ئینسانی ساق بە تایبەتی ئێمڕۆ کاری نییە یان ئیشی نییە یان بێ ئیشە. لەم کاتەدا خۆتان دەزانن کورتەباڵەکان لە ماڵەوە قەفیز کراون و هیچ کارێکیان نییە. لەم کاتەدا بە تایبەتی ژیانێکی زۆر 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 ئێمە خراپمانەیە. بۆیە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئەو موچانەی کە ئەو بڕەپارەی لایەتی بە زووتنی کات یان بۆمان چارەسەرکات لەلایەن ئیسtisمارێکەوە. سپاس بۆ ئەو ئیسtisمارانە و کۆمپانیا بەڕێزانەکە لە ماوەی ئیمساڵدا هاوکار و پشتیوانی ئێمە بوونە. ئێمە لە خانەقینەوە هەتا گاتە هەولێرش هاوکاریمان گەیانەوە بۆ کۆمەڵی کورتەباڵەکانە لەم کاتەدا. ئەوەش کاتیە بە تایبەتی. ئێمە بۆ یەکە لێرەوە ئێوە ئاگادارەکەینەوە لەم کاتەدا ئێمە ژیانێکی زۆر زۆر خراپدا بە تایبەتی کورتەباڵەکان لێرە ژیانێکی خراپمانەیە. کەسانانمەیەک بەڕاستی کرێچیایە یان کرێ پێ نادرێ کەسانمانەیە بەڕاستی نەخۆشە لە ڕووی عیلاجەوە بە تایبەتی لە ژێر ئازارێکی زۆر زۆر گەورەیە بە تایبەتی لە ڕووی دەستەییەوە لە ڕووی دەرونیەوە ژیانێکی زۆر زۆر خراپیەیە. ئێمە بۆ یەکە لێرەوە سپاس و پێزانینی هەر هەمووتانەکەین دەنگی ئێمە بگەێنن لەم کاتەدا. ئێوەمان زۆر زۆر لا مەبەستە وێنەی ئێمە بگەێنن. ئێمە داواکەین ئێگەر وا بێ ئێمەش بەخواد ئێمەش دەنگی خۆمانەگەین ئێمە لا مەرکزیەکەمان باشترە ئەم هەموو داهاتە بە تایبەتی ئەگەیەتە بۆ چوو ئەڕات. ئێمە زروفی ئێمە خۆتان دەزانن زرۆفێکی زۆر زۆر خراپە. ئەمە ئەرکێکە لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە تایبەتی سەردانی ئێمە بکە یان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ساکەش نازانانی ئێمە لەم کاتەدا لە چی شوێنێکایە ئەبێ بە تایبەتی خاوەن پێداویستی تایبەت ژیانێکی زۆر زۆر خراپی تەیە یان لە ڕووی ستۆمێنیوە هەر لە ڕووی خواردنەوە لە ڕووی مادیەوە. ئێمە بۆ یەکە ساکە کورتەباڵە ڕۆژ بە ڕۆژ زەواجە لەوەشێنێتەوە. ئەمە ژیانێکی خەتەری هەیە. بۆ یەکە لێرە ئێمە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بە تایبەتی ئێمە ئیمساڵ بە ماوەی ئیمساڵە بەڕاستی زۆر هاوارمان کردووە، زۆر لە ڕاگەاندنەکانە هاوارمان کردووە وتمانە ژیانێکی خراپمانەیە ژیانێکی بەڕاستی بەرەو دۆزەخە ڕووین. ئێمە بۆ یەکە لێرەوە داواکەین لە بەڕێستان بە تایبەتی لایەنە سیاسیەکان پەرلەمانتارەکان ئەتا ساکە پەرلەمانتارەکان سەردانی ئێمەیان نەکردووە. ئەو پەرلەمانتارانە هەر هەمویان خەریک مزایدەکردنن، هەمویان ڕاست ناکەن، کەسیان ڕاست ناکە. لەم کاتەدا ئێمەوە تا دەرگامان کراوەیە 24 سەعات یەک پەرلەمانتار ناتوە سەردانی ئێمە بکەن و بەس بۆ وێنە و بۆ تەلەڤیزۆنەکان خۆیان پیشانەدەن و یان لە ناو پەرلەمانە بەڕاستی مانەگرن. ئێمە بڕوامان بۆ کارە نییە، بڕوامان پیان نییە، بە هیچ شێوەیە بە نوێنەری خۆمانیان نازانین. بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستانش لەم کاتەدا ئێمە بە نوێنەری خۆمانی نازانی. لەم کاتەدا زۆر خۆتان دەزانن ئێمە ژیانێکی زۆر زۆر خراپمانەیە. بۆ یەکە ئێمە هانامان بۆ ئێوە ناوە ئێستاکەش ئێمە کار و چالاکیەکان خۆمان و یان بەیاننامەکەی خۆمان دەخوێنینەوە لەلایەن بەڕێز کاگلێر و تەبێژی کۆمەڵی کورتەباڵەکان تکای ئەگەم بگاتە مەبەستی خۆی و زۆر زۆر لێرەوە سپاس و پێزانینی جەنابتانەکەم. دوا بە دوای 6 ساڵ لە تێپەڕین بەسەر قەیرانەکانی هەرێمی کوردستان و بەردەوامی خراپی باری دارایی و
بژێوی هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایان بە تایبەتیش کورتەباڵەکان ڕێگە چارەی دەرچەی گونجاو بۆ دەربازبوون و تێپەڕاندنی بەشێک لە خەمەکانی هاوڵاتیانی هەرێم بۆ داواکردنی مافەڕەوەکانیان خۆڕسکانە و خۆپیشاندانی خۆڕسکانە بە شێوازێکی مەدەنی و دوور لە هەر توندوتیژی ڕژان لەسەر شەقامەکان و خۆپیشاندانیان ئەنجامدا. هەر لە سەرەتای دەربڕینی ناڕزایەکان چ لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و چەند قەزاونەحەیەک بەشێک لە کادرەکانی حیزبەکان و هێزە ئەمنیەکان بۆ پەڕینابەرپرسیارانەوە مامەڵەیان لەگەڵ خۆپیشاندەران کرد تا گەیشتە ڕادەی بەکارهێنانی توندوتیژی و کە بەداخەوە چەندین شەهید و برینداری لێکەوتەوە و دەستگیر کران. خراپی خۆپیشاندەران و بەکارهێنارانی توندوتیژی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە گەیشتە ڕادەیەک کە هەر یەک لە نەوتەوەیەگرتوەکان و وێنامی و بەشێک لە کونسوڵی وڵاتان پشتگیری لە داوای ڕەوای مافی خەڵکی کوردستانی کرد. بۆیە ئێمە وەک کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان مەڵبەندی گشتی و لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕابردوو ئێستا و داهاتووشدا خێزانی کورتەباڵەکان بێبەش کراون لە مافەکانیان. ئێمە وەک کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان سەرکۆنەی هەر توندوتیژیەک دەکەین لە بەرامبەر مامۆستایان و فەرمانبەران و کورتەباڵەکان. بۆیە لە کۆتاییدا من جارێکی تر داوا لە ئێوەی بەڕێز دەکەم کە هەمیشە پاڵپشت و پەنامان بن بۆ گەیاندن دەنگەکانمان و جارێکی تر زۆر سوپاستانەکەین و پێزانینمان هەیە بۆ ئامادەبوونتان لە ئێرە.